خانمەنووسەر و کۆمیدیای ئەمریکایی ئێرما بۆمبیک دەڵێت هێڵێکی تەنک پێکەنین و ئازار و کۆمیدیا و تراژیدیا و خۆشی و ناخۆشیەکان لە یەکجیا دەکاتەوە. ئازیزان بەخێر هاتنتان دەکەین بۆ بەرنامەیەکی دیکەی زایڵی داهێنانی دەنگی ئەمریکا. پلاستیک و نایلۆن دوو پاشەڕۆی مەترسیدارن، هەم لەسەر ژینگە هەم لەسەر سروشت و ئاژەڵ و پەلەوەرە کێوی و بوونەوەرە ئاویەکان. هونەرمەندێکی بەرازیلی ئەو پاشەڕۆیانە کۆ دەکاتەوە و تابلۆ و شاکارە جیهانیەکانیان لێ دروست دەکاتەوە، وەک تابلۆکانی پیکاسۆ و ڤانکوخ و مۆنیە و ئەوانی دیکە. ئێدواردۆ شێرۆرە هونەرمەندی برازیلی بەبێ بەکارهێنانی تەنانەت دڵۆپێک بۆیە کارە هونەریە بەناوبانگەکان دووبارە دەخولقێنێتەوە لە ڕێگای بەکارهێنانی پارچەی پلاستیکی بەکارهاتوو کە لەسەر شەقام و لە ناو ڕووبارەکاندا فڕێدراون. ئەم هونەرمەندە بۆ دوایین پیشانگای خۆی بەرهەمەکانی پیکاسۆ و ڤانکوغ و مۆنە و وارهۆڵی کۆپی کردووە بۆ ئەوەی سەرنجی خەڵک بۆ پیسبوونی ژینگە ڕابکێشێ کە بەهۆی کەڵەکەبوونی پاشماوە پلاستیکیەکانەوە دروست بووە. پێشانگای شرۆر بە ناوی پلاستیک نیچر بڕیارە لە ساو پاولۆ لە نیوەی دووهەمی ساڵی 2021دا نمایش بکرێ. من بەم سەردەما هاوچەرخەدا ڕۆیشتم کە تیایدا پلاستیک بەسەر هەموو شتێک و هەموو کەسێکدا زاڵە. من ئەم زنجیرەیە لە ژێر ناوی پلاستیک نیچردا پێشکەش دەکەم، بەرهەمێک کە بۆیی تێدا بەکار نهاتووە. من لە ڕێگەی کۆمەڵەیە کیسە پلاستیکیەوە وێنەکان ساز دەکەم. ئەم هونەرمەندە لە مێژە کار بۆ بەرزکردنەوەی ئاستی وشیاری خەڵک دەکات لەسەر ژینگە لە شوێنە گشتیەکانی شاردا و زۆر ترێژ لە نزیک ڕووبارە پیسەکاندا کە بەهۆی پاشماوە پلاستیکیەکانەوە پیس بوون. من پێشبینی دەکەم کە ئەم کارانە بۆ ماوەی چەندین ساڵ لە مێژووی مرۆڤایەتیدا دەمێنێتەوە. هەروەها ئەو پلاستیکی کە بە شێوەیەکی نەشیا و لە ناو سروشدا فڕێ دەدەین. ئێمە دەزانین تەمەنی تابلۆی مۆنالیزا زیاتر لە 200 ساڵە. ئەم پلاستیکانەش کە ئێمە بەکاریان دەێنین هەروەها بۆ ماوەی زیاتر لە 200 ساڵ لە ناو سروشدا دەمێننەوە. لە کاتی پەتای کۆرۆنادا سەرنجی شرور گەڕایەوە بۆ ستودیۆکەی ئەو جێگایەی کە فڵچەی بۆ یەکردنەکانی گۆڕیەوە بۆ موکێشێکی بچووک کە لە ڕێگەیەوە بە پلاستیکە ڕەنگاوڕەنگەکان لەسەر تەختەیەک وێنەکان ساز دەکات. ڕۆژنامەوان و شارەزا لە بواری ژینگە پارێزی و ئەو پرسە جیهانیانەی پەیوەندی بە گەرمبوونی زەوی و پیسبوونی ژینگە و کارەساتی کەمبوونەوەی ئاو و بڕینەوەی دارستانەکان و جەنگەڵ و لە ناوچوونی سەوزایەکانەوە هەیە. خالی سلێمان بەشداری چەندین پرۆژەی جیهانی کردووە لەو بارەیە و هاوکات ئەو تەنها خەمی کوردستانی نییە، خەمی هەموو جیهانی هەیە. هەر بۆیە بەشداری چەندین گروپی تۆژینەوە و ڤیستیڤالە جیهانیەکانی کردووە. لەو بارەیەوە لە کەنەدا و هاوکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوروپا و وڵاتانی ئەفریکاش ئێستاش میوانی زایڵەیە. خالی سلێمان بەخێر بێی بۆ بەرنامەی زایڵی داهێنانی دەنگی ئەمریکا. زۆر سپاس بۆ تۆ. هەر بژین کە خالیت هەڵبەتێکێک لەو بابەتانی کە پەیوەندیکی زۆر قوڵ و یەک کاریگەری هەیە بەرژیانی مرۆڤایەتیەوە لەسەر ئەم هەسارەیە بریتە لە مەسەلەی ژینگە و پیسبوونی ژینگە و هاوکات پرسی گۆڕانکاری کەش و هەوا لە دنیاە. ئەکرێت لە سەرەتایە باسیەوە بکەین ئەم گۆڕانکاری کەش و هەوایە لەم چەند ساڵی دوایە چەند کاریگەری لەسەر تەواوی جیهان دروست کردووە، دواتری ێنە سەرەوەی کە چەند کاریگەری دروست کردووە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەسەر کوردستان. بەڵێ پێشکی سپاس. بەڕاستی ئەتوانم بڵێم بەرنامەکەت لە ڕۆژێکی مێژوویە هاتووە، ئەوش ئەوەیە ئەمڕۆ دەستەی حکومی نێودەوڵەتی بۆ گۆڕانکاری ژینگە و هەروەها دەستەی حکومی نێودەوڵەتی بۆ پاراستنی ژیانی هەمەچەشنی
راپۆرتێکی زانستی زۆر گرنگیان بڵاو کردەوە هەر ئەمڕۆ ئەوش ئەوەیە باس لەوە ئەکات کە چۆن گۆڕانکاری ژینگە کە دەرەنجامێکی ڕاستەوخۆی چالاکی مرۆییە لە بەرهەمێنانی خۆراک و هەروەها لە بەکارهێنانی وزە و هەروەها لە بەکارهێنان و ئاو هەموو سەرچاوە سروشتەکانی تر چۆن کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە بەسەر ژیانی ملیۆنەها مرۆڤەوە لەسەر ئەم هەسارەیە. ئەوش کاریگەرێکە ڕاستەوخۆ لە هەندێک دیاردەیە دەرەکەوێ وەک بەرزبوونەوەی پلەی گەرمە، وەک وشکە ساڵی و هەروەها وەک کەمبوونەوەی خۆراک کە ئەمانە ڕاستەوخۆ کاریگەریەک لەسەر ژیانی کۆمەلگا هەموو کۆمەلگاکانی مرۆڤایەتی لەسەر ئەم هەسارەیە دائەنن بەبێ جیاوازی. بەڵێ گۆڕانکاری ژینگە لە زۆر شوێنە زۆر بەهێز هەستی پێ ئەەکەین، وەک بۆ نمونە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە باکووری ئەفریقیا و هەروەها لە کێشوەری ئەفریقیا لە ئاسیا کە چۆن پلەکانی گەرما بە شێوەیەکی زۆر بەرز بوونەتەوە و هەروەها چۆن سەرچاوەکانی ئاو کەم بوونەتەوە و هەروەها چۆن ژیانی هەمەچەشتنی یان با بڵێن بایۆدایڤەرسیتی چۆن کەوتۆتە ژێر هەڕەشەیەکی مەترسیدارەوە. هەڵبەتە خاڵی سەرەکی لەوەیە دەرەکەوێت کە پەیوەندیەکی ئۆرگانیکی ڕاستەوخۆ هەیە لە نێوان گۆڕانکاری کەش و هەوا و هەروەها لە نێوان لە ناوچوونی ژیانی هەمەچەشتنی یان با بڵێن التەنەوع الئەحیایی بە زمانە عەرەبیەکە. بەڵێ پیسبوونی ژینگە کاک خالید هەڵبەت دەمێک تۆ کارت لەسەرەوە کردو و هاوکات پیسبوونی ژینگە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بە تایبەتی لە عێراقا و لە هەرێمی کوردستانی شاو هاوکاتی وشکە ساڵیش هەموو ئەمانە و هاوکاتی گل نەدانەوەی ئاویش هاوکاتی بەفیڕۆچوونی درەخت و جەنگەڵەکانیش لە کوردستان و لە ناوچەکانی دیکەیە. هەموو ئەمانە چەند کاریگەری دروست کردووە لەسەر هەم ژیانی خەڵک، هەم کواڵەتی خواردن و هەم بەروبوومی کوشتتوکاڵی و هەم ئەو هەموو ئاژەڵ و پەلەوەرانی کە لە عێراقا و لە ڕۆژهەڵاتی بە تایبەتی لە عێراق و لە هەرێمی کوردستانی شەهەن چ کاریگەریکی خراپی دروست کردووە تاکو ئێستاکە؟ کاریگەریە خراپەکان بەڕاستی لە ئاستی جیاوازە دەرەکەون، لە ئاستێکا دەرەکەون کە ئەوش پیسبوونی ژینگە تا چەندێ کاریگەری هەیە بۆ سەر ئەو ئاوهەوایی کە هەڵێ مژین. ئەمە بۆتە هۆی گرفتێکی گەورەی تەندروستی لە نێوان خەڵکە، بۆ نمونە لە کوردستانە یان با بڵێن لە عێراقا بە شێوەیەکی گشتی ئێستا ئاستی پیسبوونی هەوا زۆر بەرز بووەتەوە. لە هەنێ شوێنە بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەستی پێ ئەەکەین کە تا چەندێ ئاوهەوا پیس بووە. ئەمە لەلایەکەوە. لە لایەکی ترەوە هەر ئەم پیسبوونە کاریگەریەکی ڕاستەوخۆی کردووەتە سەر سەرچاوە ئاویەکان. هەڵبەتە ئێمە جگە لە ئەو گۆڕانکاریە گەورەی کە لە هەوادا لە ئاستی گلۆبالدا هەیە، کاریگەری تریش هەیە، ئەویش چارەسەر نەکردنی کێشەکانی ئاوی بەکارهێنرا و چارەسەرکردنی پلاستیک، چارەسەر نەکردنی هەموو ئەو پاشەڕۆیانەی کەوا لە ڕۆژانە لە شارەکانەوە ئەچنە ناو سروشتەوە. ئەمانە هەمووی بۆتە هۆی پیسکردنی سەرچاوەکانی ژیان. ئێمە کە هەڵبەتە کە باس لە ژینگەیەکی پاک ئەەکەین، مەسەلەکە ئەوە نییە تەنها پرێستیج بێت و بمانەوێت باسی ئاوهەوایەکی پاک و خاوێن بکەین. ئێمە باس لەوە ئەەکەین کە تا چەندێ ژیانی ئێمە گرێداوە بە ئەم ژینگەیەوە. ئەگەر بێت و ئێمە لە ناو خاکی کوردستانە یان با بڵێن لە عێراقا یان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە شێوەیەکی گشتی سەرچاوەکانی ئاو پیس بن، کەم بنەوە و هەروەها دارستانەکان کەم بنەوە و هەروەها شوێنە شێدارەکان کەم بنەوە، ئەمە لەسەر کۆمەڵی ئاست کاریگەری هەیە. ئەوش یەکەم ئەوەیە لەبری ئەوەی دووەم ئۆکسیدی کاربۆن هەڵمژێت و ئۆکسجینمان باتێ پێچەوانە ئەبێتەوە، ئۆکسجین کەمە بێتەوە و دووەم ئۆکسیدی کاربۆن زیادەکە. ئەمە لە ئاستێکە کە ئەمە کاریگەریکی ڕاستەوخۆی هەیە بۆ سەر ئاستی هەوا. لە لایەکی ترەوە کاریگەریەکی ڕاستەوخۆی ئەبێت لە هەیە نەک ئەبێت، کاریگەریکی ڕاستەوخۆی هەیە لە بەرهەمێنانی خۆراکە.
زۆر سپاس خالی سلێمان بۆ ئەو کاتەی پێت بەخشین. سپاس بۆ ئێوەش، زۆر سپاس. هەربژین. فەرهەنگ پەیوەندیکی قوڵی هەیە بە ژیان دۆستیەوە. بە هەڵپەرچێ و گۆرانی و چالاکی فەرهەنگی و دەزڕەنجینی حوتەمین ڤیستیڤاڵی کولتوری و هونەری ڕۆژی سەی سادق سازکرا. بەشداروانی ڤیستیڤاڵەکە داوایان لە حکومەت کرد ئاوڕێک لە قەزاکەیان بدەنەوە. حوتەمین ڤیستیڤاڵی ڕۆژی سەی سادقە کوڕان و کچان باڵپەڕکەی کوردەواریانە و لەگەڵ گەرمی کەش و هەواکەدا هێندەی تر هەمووانیان هێنا بوویە جۆش و خڕۆش. ئەوان دەڵێن لەگەڵ ئەوەی لەم ڕۆژەدا کولتوری ناوچەکەمان دەخێنە ڕوو پەیامی ڤیستیڤاڵەکە داواکاریەکە بۆ ئاوەدانکردنەوەی قەزاکە. ئامانج لە ئەم ڤیستیڤاڵە و ئەنجامدانی ئەم ڤیستیڤاڵە کە ڕێکخراوی کوردیەوە بۆ حوتەمین ساڵە ڕۆژی سەی سادق ڕێک دەخا. ئەم ڕۆژ دەرفەتێکە بۆ ئاوەدانکردنەوەی سەی سادق و بەگوێدانی حکومەتی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی جارێکی تر حکومەتی هەرێمی کوردستان بتوانێت پرۆژە خزمەتگوزاریەکان لە سەی سادق تا جێبەجێ. ڤیستیڤاڵەکە هەر ساڵە و لە یەکێک لە سەیرانگاکانی قەزاکەدا ئەنجام دەدرێت. ئێرە سەیرانگای سەرای سوبحان ئاغایە. لەم ڕۆژەدا هەمووان کۆ دەبنەوە و چەندین چالاکی جیاجیا ئەنجام دەدەن. هاوکات پیرۆزبایی ڕۆژەکەش لە یەکتری دەکەن. وڵی دیارە معلومی بەڕێستانە کۆمەڵ نمایشەکەی وەک جلوبەرگی کوردی وەک ئەشتە کوردەواریەکانی خۆمان وەکو پێناسەکردنی شارستانی وەکو مێژوەکەی. بەڵام ئەمە واقعیت بەس حقیقەت ئەوەیە داوا بکرێت لەم ڤیستیڤاڵانە شتی زیاتر بە پێشکەش خەڵکی شارەکەمان بکرێت. خانمانی سەی سادق و ناوچەکانی دیکە ڤیستیڤاڵەکە دەقۆزنەوە بۆ خستنە ڕووی کارە دەستیەکانیان. ئەوان دەڵێن بازاڕێکی جێگیریان نییە، سوود لە ڤیستیڤاڵەکان دەبینن بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانیان. ئیشی دەستی ئێستا من دیزایانی جلی کوردیەکەم، ئیشە دەستەکانی خۆم کەوایە، سەڵتێ، کڵاوە، هێلەگە دیزاینم کردو هێنامە لێرە و نمونەیەک ئەرزیەکەم خەڵک لێرای بینێ. هەروەڵا گۆڕانکاری زۆرەکەم بە مێشکی خۆم دیزاینەکانەکەم بەس ینی گۆڕانکاری کلاسیک و مەسەلەن ینی مۆدێرن و هەمووی تێکەڵەکەم بە مێشکی خۆمی تشتێکی جیاوازتر دەچێتەوە. کاری دەستی لێرە ئەهمیەتێکی زۆری هەیە لە کوردستانی خۆمان هەر لە دەرەوە زیاتر احتیمامی پێدراوە لەم ساڵانەی داهاتووە. بگرە ئەو شتانە کە کۆنیش پێشتر کراوە ئێستا هەم دیسان بە دیزایانی تازت دووبارە کراونەتەوە و شتێکی جوانی لەسەر کراوە بەکاریش ئەهێنرێت زیاتر ئێستا. قەزای سەی سادق لە ڕووی ئیداریەوە سەر بە پارێزگای سلێمانیە. ناوەندی دەشتی شارە زوریشە. لە ساڵی 1956 بووەتە ناحیە. لە ساڵی 2007دا بووەتە قەزا. ژمارەی دانیشتوانەکەی زیاتر لە 120,000 کەسە. یەکێکە لەو شارانەی کە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان تێدا بێزن و ئێستاش ڕەسەنایەتی کللتوری خۆیان پاراستووە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، قەزای سەی سادق. سروش سالار لە شاری سلێمانی بە هیوایەکی لێوڕێژ لە خەون و ئومێدەوە موزیک دەژەنێت و شارەزایی لە چەندین ئامێری موزیکدا هەیە و ئەندامی خێزانێکی مۆسیقیە. خوشک و برا و هاوسەرەکەی تێگڕا موزیک دەژەن و دەنگخۆشن. ڕێباز مەجید بۆ زایاڵا میوانی سروشت بوو. من ناوم سروش سالارە، دانیشتوی شاری سلێمانیم و سەرەتای چوونە ناو مۆسیقاوە ئەتوانم بڵێم لە ساڵی 2006ەوە بوو و ئیتر لە دوای ئەوە ئامێرم زۆر تاقی کردوانێ، ئامێری ڤایۆلین، ئامێری گیتار، زۆر ئامێرەکانم تاقی کردوانێ. لە ساڵی 2011 و 2012 ئیتر ئەم ئامێرەیان پێناسانم. ئیترکەم ئامێرەم لە نزیکەوە بینی گوێم لێگرت، هەستم کە زۆر نزیکە لە ڕۆحمەوە و لە خۆمەوە.
ئەم ئامێرە وەکو ساڵێکی دیاری کراو نییە بۆ نەبڵێ لەو ساڵەوە دروست بووە یان ئەو ساڵە ئیتر بە سەرەتای ئەم ئامێرە ناسرابیان شتێک بەڵام چەند بۆ چوونێکەیە هەنێکەیە ئەڵێ لە ڕەباب و ئەمە چۆن ئەڵێ ڕەباب و تازە کراوە بەو شێوەیە هیچ بۆ چوونێکی یان وتەیەکی تەواو نییە لەسەر ئەم ئامێرە بۆ ساڵیان بۆ شێوەکە بەڵام ئامێرێکی بڵین کوردیە لەم ناوچانەوە هەر سەری هەڵاو ناوچەی ئاریایەکان کە هەر ئەم مەنتیقانەی لای خۆمانەوە کا سەری هەڵدا و بەڵام ئەوەیە ئێران زیاتر پەرەی پێیا و هێناوەتی بۆ خۆی و زیاتر کاری لەسەر کردووە بەڵام ئەگەر گوێبیستی ئەبی ئەم ئامێرە هەستەکەی بۆنی کوردی لێ هەستەکەی کوردی ئەم ئامێرە ئەتوانم بڵێم لە برا گەورە گەورەکەم ئەوانێ کە ئێستا لە ئەوروپایە کاکسەر بەرزیناوە ئەو لەوە ئێمە بۆمان مایەوانێ ینی ئەو هەوڵیە ئامێری کەمانی ئەزفە کرد ئیتر ئەو مودەی ڕۆی بۆ ئەوروپا و ئەوانە تۆزە دوورکەوتەوە لە موزیک بەڵام لەوە ئێمە ئەتوانم بڵێم بۆمان ماوەتەوە ئێمە ئێستا حەوت برا و دوو خوشکین و ئەوەی کە خەریکی ئامێر بین وەکو مۆسیقا 5 برامانین و خوشکێکم و خێزانەکەشم من خەریکی موزیکایوش لەگەڵمانە کۆنسرتی مۆسیقای ئەستەمبوڵ لە ئەنکەرە کۆنسرتێکی گۆرانی و مۆسیقایان لە پارکێک ساز کرد بەهۆی ئەو پەتانەفرەتیەوە سەرجەم کۆنسرت و چالاکیە هونەریەکان لە ساڵی 2020دا لە زۆربەی وڵاتانی جیهاندا ڕاگیرا بەڵام وا هێدی ژیان ئاسایی دەبێتەوە Divan rojan da li Enqerê şaredariya Çankayê bi navê Müzik li Çankayêyê sahne kolanin çalakiyek da dest pê kirin. Şaredariya Çankayê 10 roj wê hunervendan di nav parkan da derxe sahnê û muzîkjen û guhdarvana bîne bahevûdin. Piştî demeka dirêj gel ev şahiya müzikê gelek ecibandin. Ew hestê xwe wiha diyar dikin. Bakın hiç zor değil yani. Bir sahne. Temaşa bakın hiç dijwar nene. Yek sahne du hevalên müzikşen û hin amûrên müzikê têr dike. Ev grupa müzikê hêviyek deme em dibînin ku hey tiştin başî çêdibin. Ez ji wî gelek bextewarim rastî çav min tijî dibe. Bu pandemi döneminde insanlar hep böyle sıkıntı. Di dema pandemî de em hemû di nav diltengî de bûn ji bo vî ji aktivîteyên wiha him moral dide me û him jê me dixweşî dike bi hevalên xwe re guhdarkirina müzikê rastî pir xweş e. Müzikşen jî demeka dirêjê ku li performansa zindî dûr ketibûn. Ew jî ji vê durustkirina şahiyê gelek hevxweşin. Bugün burada olmaktan mutluluk duyuyoruz. İro em lerene o MPV gelay bextewarin. Spas ji serokê Şaredariya Çankayê Alper Taşdalan ku projeka wisa amade kiriye. Alîkariye ku wî de me muzîkjenan zor girîng e. 16 mehe ku em hindir dane. Temaşa bikin gel tibin baranê de hatine o godarî me dikin. MPV gelay keyfxweş e. Gerçekten çok önemli bir destek projesiydi. Çok ihtiyacı vardı tüm müzisyenler. Bi rastî evan piştgiriyekî pir giring e hem pêwîstiya me û hem jî pêwîstiya gelê me bi vê bênwedanê hebû lazim e ku ev projeyan berdevam bike pêwîstiya me bi müzikjenan bi tiştên wiha jî heye. Li gelek parkên Enqerê ev konsertana wê bidomin. Divan konsertan da jî hate eşkerebûn ku hezkerê müzikê ew qas çîniya müzikê bûne ku dibin baranê da be jî dîsa guhtariya müzikjena kirin. Eyüp Demir, Deng Amerika, Enqere. موزیکژنێکی ئەمریکایی ئەلبومێکی نوێ بۆ کۆچبەران و پەنابەران بڵاو دەکاتەوە بە تایبەتی بۆ ئەو کۆچبەرانی کالیفۆرنیا و کۆچبەرانی وڵاتە هەژارەکانی جیهان کە چۆن لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاستەوە کۆچ دەکەن بەرەو وڵاتانی ئەوروپا. Migration Blues ئەلبومەکانیە بلوسمانیە دێرین ئێریک بێب ku dengên başûrê Amerîka bikardênît ji bo ku çîroka her kesekî ji cûtiyarên salên bîstan
ji sed salên boriyên ji ber dast bawil revîne Kaliforniya. Heta ku ew penaberên nûke ku ji deryaya navarast qesta Ewropa dikin vedgerît. Because of the current refugee crisis around the world, جبر قیرانین پنابران لسرانسری جیهانی و جبر گو از کوچبرم از امریکی ما گو لسکندناویا دجین از جبنگه ده افریقی امریکی ما گو دمکی دریج لافریقیا دجیان و نچار مام گو جه جیان آخوا بگارینم مجارا تواهی یا مروفین گو دچن نزیکی از منامنه بێب نوکە لە سوید دژیت و لە ساڵا 1970 ji ئەمریکا چووە ئەوروپا. ئەو دەبێژیت ئەو کوچبەرە و ئەوی تومارن خوێن vê dimahiyê li ser penaberan çêkirîne çunkî penaberên nûkel seranserî cîhanê û ew nexweşiyên binaygerê penaberbûna wan her wekî serhatiya wî ne. there's just so many examples of people who have قالك ميناك وكي من هنا جوجي خوا جوهرتنا وأبجي تشتكي تايبت بأفريقيا نيام بروج هلاتا نافينا مجارة فان روجانا كسنج سوريا يانج أفريقيا روج آفانا هول ددن خوا بجهنن أوروبا أف تشتكي جو كارتي كرني لهر كسي دكا سويدي إيرلندي أوروبايا روجهلات بهجمارك مزن كوچ بربونه جبر فيكي براستي أم همي دقميكي دنه دماکوی بۆ رویترس ئاخفتی 24 ئادارێ هەندێک پارچێن ئەلبۆما خۆیانیا بناوێ ڕفیوجی مۆنز پێشکەش کرن. This is the question that I ask myself. أفا أو برسيارا جو أز خودكم برزقري كامزن چية أف بحزار سالان أف تشتاد دبا مروف هردم لجيانك چيتر جبو خو جبو زاروكي خوا دقره أف نتشتكي نوية أجر شرب مروف وي هول بدن جو جوي دا برافن جبر فيكي أز نزانم كابير آنين كورت برزقري كين چية طالبي راخوا بينم بێب گوتی گوید via بۆ خەلکی دیار بکات گو gelek caran di nava dîrokê de mirovan koç kirîne û evanûke çêt bît cîhanê da rewşeka berdewam e. کەمانچە ژەنێکی شاری مووسڵ لە ڕێی مۆسیقاوە ئازارەکانی شارێک دەژەنێت ئازاری کاولکاری و قەیران و ئاوارەیی شارەکەی بە مۆسیقا دەنووسێتەوە لەسەر وەختی داگیرکاری و کاولکاریەکانی داعشدا شاری مووسڵ کەوتە بەرهێرشی وەحشیگەرانی داعش مۆسیقا و فەرهەنگ و سەرجەم چالاکی هونەریەکان قەدەغەکران و شوێنەوارە دێرینەکانیش کاول و تاڵان کران کاوە عومەر بۆ زایەڵە ئەو دیمەن و شاکارە مۆسیقەی بۆ ناردوین.
میدیاکار و وەستای بەناوبانگی دروستکردنی خواردن و نووسەری ئەمریکایی ئانتۆنی بۆردن دەڵێت ئەگەر تۆ داکۆچی لە شتێک دەکەیت تا چەند ئەتوانی تا چەند پێت دەکرێت بڕۆیت بڕۆ بەرەو پانتایی زەریاکە بەرەو ڕووبارەکە پێڵاوی یەکێکی دیکە لە پێکە و بڕۆ یان بەلای کەمەوە لەگەڵیدا نان بخۆ ئەمە تایبەتمەندی هەمومانە تا زایڵەیەکی دیکە و جوانی و داهێنانێکی دیکەی جیهان و کوردستان ماڵەوە